سڵاو بەڕێزان، چەکدانانی پەکەکە بۆتە باسی ڕۆژەف. پرسیاری ئێمە لەم بەرنامەیەدا لەوەدایە ئایا ئەم چەکدانانەی پەکەکە استراتیژە یا تەکتیکە یا ناچاریە؟ ئایا چی پەکەکە و چی تورکیا جددین لەم بابەتە؟ ئایا ئەمە هەوڵێکی نێودەوڵەتیە یاخود لۆکاڵیە لە بینی حیزبێک و دەوڵەتێکە؟ بۆ تاوتوێکردنی ئەم بابەتانە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەکرەم میهەردادم کردووە. بینەرمان بن. بەخێر بێ مامۆستا. سپاس. بەڕێزت ئەم پرۆسەیە بە کولی پێچوونە. لە ڕاستیە هەر پرۆسەیەکی سیاسی یان هەر پرۆسەیەکی گشتی ئێمە ئەبێت لە بینی دوو شتە سەیری بکەین یان مامەڵەی لەگەڵ بکەین. ئایا ئەو پرۆسەیە تا چەند پرۆسەیەکی باشە بۆ ئەو تەڕەفەی بۆ ئەو لایەنەی کە ئەم کاری کردووە و تا چەند خراپە؟ یعنی ئەوەی کە لە ڕوانگەی بیریاریەوە لە ڕوانگەی فەلسفە پێڵێن مالەه وما عەلەیه. من بڕوام وایە پەکەکە لە هەمومان باشتر، لە هەموو ئەو کەسانەی کە لێکۆڵینەوەیان کردووە یان هەڵوێستیان دەربڕیوە وەزعی خۆیان باشتر ئەزانن لەم مەسئلەیە. ئەوان لە هەموو کەس باشتر ئەزانن. بەڵێ ئێمە تەنیا لە دەرەوە تەمەشای شتەکەکەین، ئەوان خۆیان لە وردەکاریەکەیە، لە هەموو شتەکانە، لە ڕۆژەفە، لە کاریگەریەکانە ئەو هەموو ساڵانی ساڵە لەگەڵ ئەم مەسەلەیە کاریان کردووە، خەباتیان کردووە یا هەر شتێکی تریان کردووە، ئەوان خۆیان باشتر ئەزانن کە ئەم شتە چۆنە. بەڵام ئێمەش بێگومان بۆچوونی خۆمان باس دەکەین. بە بڕوای من ئەم پرۆسەی کە ئێستا لە تورکیا یا لە باکووری کوردستان کراوە هەموو ئەو لایەنانی تایە کە جەنابەت فەرمووت، لایەنی ناچاریتایە، لایەنی گۆڕینی تاکتیکی تایە، لایەنی گۆڕینی شێوازی خەباتی تایە، بەڵێ لایەنی گۆڕینی ئایدیاشی تایە. ئێمە ئەگەر تەمەشای پەکەکە بکەین لە کاروانی پەکەکەیە دوو جار بیرروباوەڕی خۆیان گۆڕیوە، جارێکیان لە چەپێکی زۆر توندەوە بۆ چەپێکی میانڕە و جارێکیان لە نەتەوایەتیەکی سربەخۆخوازەوە بۆ ئەو شتێک کە خۆیان پێیانڵێن یەکێتی دیموکراتی یان وڵاتی دیموکراتی و چارەسەری دیموکراتی یا ئەوەی کە خۆیان لە دوای زیندانیکردنی ئاپۆ باسیەکەن. لە ڕاستیە ئەگەر ئێمە مەبەستمان دیموکراتیکردنی تورکیا بێ یان وەکو خۆیان پەکەکە کاڵێ دیموکراتیکردنی تورکیا، بە ئەو بەهانێش لە دەستی تورکیا و لە دەستی وڵاتانی پەیوەنددار بەم مەسەلەیە دەربێنین کە بە پەکەکاڵێن تێرۆریست یا بە پەکاڵێن توندوتی جوانە ڕەنبێ ئەوە بۆچوونێکی گونجاو بێ. خاڵێکی تریش پەیوەندی بەو دەرفەتەوەیە کە ئێستا یان بەو دەلاقەیەوە هەیە کە ئێستا بۆیان کراوەتەوە لە تورکیا کە سەرانی یەکەمی تورکیا باز لە ئاشتی و باز لە چارەسەری دیموکراتی و باز لە پێکەوە ژیانی کوردوانە پێتوایە جددی بن لەمە. ئەوە یەکێکە لە شتانی حتمەن باسیەکەن. بەڵام هەری ئەترافکردن بە کورد چکە خۆت ئەزانی لە دەستوری تورکایە، لە ڕۆژەفی تورکایە، لە مێژووی تورکایە دان پێدانان بە کورد هەر بڤە بووە و هەر قەدەغە بووە. بەڵام ئێستا ئەوان دان بەوانێن کە کورد و تورک لەم وڵاتەیە هاوبەشن و کورد و تورک هاوڵاتین و هاونیشتیمانیوانە. ئەمە بەرەو پێشچوونێکی گرنگە ئەگەر ئەمانیش بتوانن ئیسیفادە لەو سوود لەو حاڵەتە وەرگرن بۆنە. خاڵێکی ترەوەیە کە پەکەکە ئەڵتەرناتیڤێکی تریشی هەیە بەڕاستی. ینی پەکەکە هەر ئەو ئەڵتەرناتیڤەی قەندیلی نییە، هەر ئەو ئەڵتەرناتیڤە چەکداری نییە. پەکەکە ئەڵتەرناتیڤی دەمپارتی هەیە کە دەمپارتی خۆمان نەزانین لە هەڵبژارنەکانی تورکیا دایمە دەنگی سێمێنێ لە دوای ئەکەپە و جەهەپە دەمپارتی دەنگی سێمێنێ، یانی پێش دەتوانێت دەنگی زیاتریش بێنێ ئەگەر ئەم حاڵەتەی ئێستا یان مەسەلە ئەم مەسەلەی خۆهڵوەشانەوەی پەکەکە یا ئەم چەکدانانی پەکەکە ئاسۆیەکی تری بۆ بکاتەوە، ئازادیەکی تری بۆ بکاتەوە. بۆیە لە ڕاستیە ئێمە ئەبێ ئاوا تەماشای ئەو حاڵەتە بکەین. خاڵێکی تر
لە بیرمان نەچێ ئەمەیان بە وەکو ڕخنەیەک بێ لە پەکەکە کە ئەوان ئەم شێوە خەباتیان گەشتوتە بنبەست خەباتی چەکداری ئەم شێوە خەباتیان گەشتوتە بنبەستێک کە هیچ بەرەو پێشچوونێکی تیانە لە ڕاستیە لە پێشنەوەی یەکیش بزوتنەوەی چەکداری لە کوردستانی باشووریش گەشت بۆ بنبەست بەڵام لەنەوەیەک ئەو گۆڕانکاریە نێودەوڵەتی و ئیقلیمی ڕوویدا ئەو ئاسۆیە گەورەیە لە بەردەمی خەڵکی کوردستان کرایەوە حکوومەتی یاریمی کوردستان دروست بوو بۆیە ئەمانیش ئێستا ئاسۆیەکی گشتی من ئەڵێم هەم نێودەوڵەتیە هەم ئیقلیمیە هەم تورکیە هەم کوردیە بۆ ئەم مەسلەی پەکەکە ڕەخساوە هیوادارم هەردوو لە هەم دەوڵەتی تورکیا و هەم پەکەکەش بتوانن ئیسیفادی لێ باشە مامۆستا ئەوەی کە من دیقەت بم ئەلان لە قوشبنی با بڵێم زیندانێکە لە ئیمراڵی ئاگای لە گۆڕانکاریەکانی دنیا یا وجالان ئەکرێتە ئایکۆنێک بۆ ئەوەی کە شەرعیەت بدرێ بەم کارانی لەم بینە وجالان دەوری چییە؟ بە بڕوای من ئەبێ ئێمە سێ شت باسکێنە مەسەلە یەکەم شت ئەوەیە کە پەکەکە ئۆجالان بە کارێزمای بێ ئەم لاولای خۆیان نەزانن هیچ وەختێکیش ئینکاری ئەمایان نەکردو بە ئاشکراش دەریان بڕیوە لە بیریشمان نەچێت لە بزوتنەوەی کوردایەتیە لە بزوتنەوەی سیاسی و چەکداری کووردا هەمیشە کارێزمایەک حازر بووە جا معاملەکردنیش لەگەڵ کارێزما ڕائدەربڕین لەسەر کارێزما دیسان مالە هو ما عەلەیه وەنیە ئەوان ئەمە خاڵی یەکەمە کە قسەی ئۆجەلان بێ ئەم لەولا قبوڵەکەن دووهەمیان بە بڕوای من پەکەکەش گەشتووەتەوە قەناعەتەی کە عەسا وەلەعەلە لەوانەیە دەوڵەتی تورکیش ئاشتیان لەگەڵ بکە ئەمەش ئەگەرێکی ترە خاڵێکی تریش ئەوەیە کە هەلومەرجی نێودەوڵەتی و هەلومەرجی ئیقلیمی و هەلومەرجی خودی پەکەکەش ڕەم بێ ئەوە لە مەسلحەتیان بێ باشتر بۆی ئەو کارەکەن بە ئەو پرسیارش جوابم ئایا ئۆجەلان ئاگای لەم هەموو وردەکاری و تەفاسیر وشتانە هەیە من پێم وایە نازانم ینی وردەکاریەکە نازانم چۆنە بەڵام ئەو قسانی کە ئۆجەلان کردوێتی سەبارەت بە مەسلەی چەکدانانی پەکە سەبارەت بە خۆ هەڵوەشانەی پەکە بە سەبارەت بە پرسی چارەسەری کورد لە باکوورە لەوە ناچێ بێ ئاگا بێ بەڕاستی لەوە ناچێ بێ ئاگا بێ بۆیە ئەویش دەزانێت کە ئەو هەلومەرجە کەوایە احتیمالە ئەم ئیختیارە باشتر بێ دیقەت بە هێشتا ئەگەرە ینی مەسەلەکە قسەی یەکسەری و ئەم لاولانەکە هێشتا ئەگەرە ئەیکەمە پرسیاری ئاخیرەوە مامۆستا من پرسیارێک کە ئێستا ئەمەوێت بیکەم ئەمەیە لە دوای با بڵێن شەڕی غەزەوە ئەزانین بەرەی ئەو بەرەی کە پێوترێ میحوەری مقاومە زەبری کوشندەی بەرکەوتو ئێران ئێستا خۆشی لە خەتەرە پێت وایە ئەم مەسەلەی پەکەکە پەیوەندی بەو بابەتەوە هەبێت؟ من پێم وایە لەلایەک پەیوەندی بەو بابەتەوە هەیە بێگومان پەیوەندی بۆ بابەتەوەی لەلایەکیش ئەوەیە کە پەکەکە بۆ تورکیاش دەزانن احتیمالی زۆرە کارتی کوردی لە تورکایە لەلایەن جیهانی دەسەڵاتدارەوە بەکاربێ بەڵێ ئەمریکا و هاوپەیمانەکانی تەنانەت ڕووسیاش بۆنە ڕووسیاش خۆ دەزانی بۆیە هەردوو لایەنەکەی یەکەم بە بڕوای من پەکەکە ئەگەرم کارە بکەن و ئەم کارە جێبەجێ بکەن دەرەکەوێت لە حەماسیش و لە حیزبوڵڵاش و لە حوسیەکان و لە هەمویانە عاقڵتر و مەسئولانەتر بوون دیقەتی ئەم قسەیە بە عاقڵتر و مەسئولانەتر بوون بۆ خۆیان بۆ ئینقاز ما یمکن ئینقاز و ئەوەی کە ئەکرێ ڕزگاری بکەین ئەم کارە بۆیە کارێکی باشە دووەمیش ئەوەیە دەوڵەتی تورکیاش هەستی بەوە کردووە کە ئەم کارتە لە دەستی ئێران و لە دەستی رووسیا تەمان دیسان ئەمە ئەگەرە معلوماتی ئەکید نییە چونکە پەکەکە بە ڕادەی حەماس و بە ڕادەی حیزبوڵڵا و بە ڕادەی حوسیەکان بەو ڕادەیە پابەندی ئێرانی نییە بەو ڕادەی ئەوان جۆرێک ئازادی و سربەخۆی ئەوانشێ بەڵام هاوپەیمانە بەڵام پەیوەندی هەیە ناشکرێ خۆ ئەمە ئینکار بکەین جەنابە دەزانی کە کاتی حرەکەیەکی جەگارە بێ یەکەم شت کە پێویستە ئەوەیە کە پشتی جەبهەت تەئمین کەی باشە پشتی جەبهەکەی پەکەکە معلومە ئێرانە خۆی شوێنێکی تر نییە بۆیە لێرە پەیوەندەکە هەیە بەڵام ئەوان کە گەشتونەتە ئەو قەناعەتەی بەبێ ئەوەی تووشی ئەو زەربەیە بن یان بەبێ ئەوەی پشتی جەبهەکەیان چۆڵ بکرێ کە ئێرانە خۆیان ئەم کارە بکەن دەلال لەواکە کە لەباری تاکتیکیەوە
تا ڕادەیەک لە هێزەکانی تر عاقڵترن هۆشمەندترن و با بڵێن بەرپرسیارتریشن بۆ ئەو کارە. مامۆستا من لە قسەکانی با بڵێن مسبباتی چەکدانان یا خۆ هەڵۆشانەوەی پاکەکە کە خۆیان واڵێن کۆمەڵێک باسی فراکسۆنی نێودەوڵەتی و فراکسیۆنی دیموکراتی و ئەم توێرەی کە بڵین بەڕێز ئۆجالان باسی ئەکات و زۆرتر لە ئەو مۆری بۆ کاچینەوە شتێکی وای وەریگرتووە کە دەوڵەت نەمێنێ و دەوڵەتی نەتەوە نەبێ و فراک بڵین کۆنفیدراسیۆنێکی نێودەوڵەتی شتێک لەو بارەوە هەبێ. تورکیا گەڵتە بەم شتانە هێت یانی تورکیا خۆی دەوڵەتیشی نەتەوەیە دەوڵەتێکی نەگنێتەوەی ڕەگەز پەرست و ئاپارتایدە ینی ینی ئەمان لەگەڵ بۆچی ئەەکەیت بە ئەرزی جەناب بکەم تورکیا نەک دەوڵەتی نەتەوەیە نەتەوەی دەوڵەتە یعنی چۆن ینی دەوڵەتێک هەیە یەن بە زۆر نەتەوەی بۆ دروستەکەن ینی چی کورد دەکەن بە تورک عەلەوی ئەکەن بە تورک لاس ئەکەن بە تورک ئەرمەن ئەکەن بە تورک بە ئەسمیلاشن بتوانەوەی نەتەوەتی وڵێ بە ئەسمیلاسیۆن بە توانەوەی نەتەوەتی ئەمە یەکێکە لەو مۆدێلە خراپانەی کە بەڕاستی لە دوای حربی عالەمی یەکەمەوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە عێراق هەروە بوو سووریا هەروە بوو تورکیا هەروە بوو ئێران هەروە بوو یعنی ئەو چوار دەوڵەتەی کە کوردیان تیا بوو بە زۆر دەوڵەتێک مەوجودە توانەوەی نەتەوەکانی تر توانەوەی نەتەوەکان بە توانەوەی نەتەوەکان میلەت دروستەکەن بە توانەوەی نەتەوەکان گەلیان بۆ دروستەکەن ئەمە بیرمەندانی بواری نەتەواتی بە خراپترین جۆری دەوڵەتی نەتەوەی دانێن. پرسیارەکە ئەوەیە بە ئێمەژەم قسەی بکەین ئەم جۆرە لە مۆدیلی دەوڵەت بە بڕوای من لە ئاستانەی هەڵوەشانەوەی خۆی طبیعەت ئەم سەردەمێکی ئێستا باسیەکەین ئەم جۆرە لە مۆدیلی دەوڵەت و پەیوەندی نێوان دەوڵەت و نەتەوە لە ئاستانەی هەڵوەشانەوەی لە ڕاستیشە یەکەمین کەس کە باسی ئەمەی کردووە شیمۆن پێرزە. شیمۆن پێرز لە کتێبە نایابەکەی خۆیان سەبارەت بە دروستبوونی شەرقێکی ئەوسەتی تازە لە نەوعی ئیتیحادی ئەوروپی ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی تازە لە نەوعی یەکێتی ئەوروپا یەکەم کەس بووە کە باسی ئەمەی کردووە لە ڕاستەیە ئۆجەلان و ئاپۆ نەبووە یەکەم کەس کە باسی ئەمەی کردووە کتێبێکیەوە تەنزیلی کردووە وە زۆر بەوردیش باسی مۆری بۆ کاچینەوەی وا بزانم ئەو زاپتەیە ئەو ئەفسەرەیە کە باسی کردووە بەڵام ئەوەی کە تەنزیلی کردووە وە کتێبی لەسەر نووسیەوە بیر و باوەڕی بۆ دەربڕیەوە سازوکارەکانی میکانیزمەکانی باس کردووە لە ڕاستیە یەکەم کەس کە شیمۆن پێرز باسی کردووە. من یەکێکم لەوانی ئەگەر ئەمە بێتە دی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە دەرەجە یەکەم قازانجی کوردە. کورد ئەگەر کوردستانی سەر پێت نییە ئەوە جۆرەکە لە خەون جۆرەکە لە خەیاڵ لە یۆتۆپیا شتێکی وا دروست بێ مثلا دەوڵەتێکی وەکو تورکیا دەوڵەتێکی وەکو ئێران چۆن ئێمە هەموو سیرکە هەموو ئەو چارەسەرانی کە ئێستا لەگەڵ دەوڵەتانی ئەوەی کە کوردی تایە هەمانە سەردەمێک یۆتۆپیا بوو مەسەلە کێ دەیزانی کورد لە ناو عێراقا ئاوا کاریگەرە بێ کورد لە ساڵی 91ەوە نیمچە سەربەخۆیی هەیە لە ڕاستی باشە بۆیە ئەوەی تورکیاش ئەگەرێکە یان مەسەلە کوردستانی ڕۆژاوە کوردستانی ڕۆژاوەژە بۆیە ینی سیرکە قسەکە لەسەرەوەیە ئێمە ئەگەر بەردەوام بین لە خەبات بەردەوام بین لە تێکۆشان ئەم ئەگەرانە ینی ئەم ئەگەرانە قابلی ئەوەی بێتە دی ئۆستاس با بڵم چ پەکەکە و چ تورکیا پێت وایە جددی بن لەم کارایە کات بەڕێبن یەکتریە خەڵەتێنن چی ناوەنی ناوبنیان هەردووکیان بە بڕوای من لەسەر ئەو میکانیزمە ئیشەکان عەساوە لەعەلە ینی هەردووکیان باسی تیرۆرەکەوە بخوا هەردووکیان باز لەواکەن پەکەکەش باز لەوەکە کە چەکدانانێ وەنیە مەسەلە ئەم قسانی ئەخێ هەردووکیان باز لەواکەن خواب کاوا بێ ئەگەر وا بێ ئەگەر وا نەبێ ئەگەر چیە بێ ئەمەش ئەوەیە کە پێوترێ دانوستان ئەوەیە کە پێوترێ دانوستان ئەمان لە دانوستانە ئەو چەند ئەدا ئەو چەند ئەستێنێ ئەو چەند یەتە پێشەوە ئەو چەند یەتە دووە و ئەمەش لە سیاسەتە واردە ئێستا مەسەلە با نمونێک بێنینەوە دانوستانی نێوان ئەمریکا و ئێران خۆ یەک هەنگاو نەچۆتە پێشەوە وانە لەوەی کە ڕاگەێنراوە یەک هەنگاو نەچۆتە پێشەوە بەڵام کەسیشیان نایەنە دووە هەردووکیان بەرژەوەندی هاوبەشیانێک کە لەم دانوستان نابن ئەمەی ئێمە ڕەنبی لەوەی ئەوان ژاسانتر بێ بەڕاستی مەبەستم ئەمەی کوردستانی باکوور لەگەڵ تورکیا لەوەی نێوان ئەمریکا و ئێران ئاسانترە چکاوانە دوژمنی تاریخین ئێمە ئیسا دەلاقەیەک پەیدا بووە تورک بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتیاڵێ با ئاشتی بکەین باشە ئەم ئاشتیە بێگومان تورک ئەوێ بە
ڕێوشوێن و پێودانگی خۆی بێ کوردیش هەروایە بێ بۆیە هەردووکیان ئەگەرێکیان باڵێن کارتێکیان فڕیاوە ئەم کارتە بەس کارتی قوی لای تورکیا ینی کورد چی بەدەست مەسەن ئێستا پەکەکە مەتری ئارزی لە تورکیا بەدەست نییە کێشەی خەباتی چەکداری کێشەی خەباتی چەکداری کورد بە تاریخ ئەمە بووە ئێمە زۆر کەم جار توانیومانە ناوچەی ڕزگارکراومان هەبێ لە ڕاستی ئەمەژی کێکە لەو پرسانەی کە ئێستا ینی لەم ساڵانەی دواییدا بە تایبەتی لە 100 ساڵ دوای بزوتنەوەی ڕزگاری هیندستان 1990 لە 2009 محققان لەسەر ئەمان باس کردو کە چەک فڕێدن بزوتنەوە ڕزگاری خوازەکان واز لە چەک بێنن بزوتنەوە بەرەنگاریەکان واز لە چەک بێنن بزوتنەوە ئاشتی خوازەکان واز لە چەک بێنن ئەم پرسێکی گشتیە ئیسا لە ڕۆژەفی جیهانیە لە هەلومەرجی جیهانیە زۆر باسەکرێ دیقەت بە ئێمە ئەو قسەی بکەین پەکەکە دوای ئەوە ئەم بڕیارەیەدا کە دەوڵەتی تورکگەڵێ لەگەڵ ئۆجالان قسەمان کردو دەوڵەتی تورکگەڵێ ئەگەری هەیە ئێمە ئاشتی لەگەڵ کورد بۆنە قسەکەی جەنابتە مادام ئێمە کارتی فشارمان نییە بەڵام خۆ کارتێکی ترمان هەیە کە بوونی کوردە لەوێ سیاسەتی کوردە لەوێ حیزبێکی کوردیە لەوێ دەنگی کوردە لەوێ بزوتنەوەی خەڵکی کورد و لە بیریشمان نەچێ لەناو ئەم وڵاتانی کە ئێمە تیاژین مجتەمەعی مەدەنی لە تورکیا لە هەمویان بەهێزترە بەڕاستی ئێخۆ کوردیش لەوێ بێ قسە نییە بێ ئەڵتەرناتیڤ نییە بۆیە قسەکە لەسەرەوەیە هێشتا ئەگەرە و ئەم ئەگەرەش لە سیاسەتا خۆ دەزانی وایە با نمونێکی تر بێنینەوە مەسەلەی بینی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی بەغا ئاخر جار کاک مەسعود باز لەوە ناکە کە چیتر قبوڵ ناکەین ئاوامان بەرامبەر بکەن باشە باشە قووەتەکەمان چییە قووەتەکەمان خۆ ئەگەر بەراوردی بکەی قووەتی ئێمە لەگەڵ هێزی بەغدا هەر بەراورد ناکرێت بەڵام لەگەڵ ئەوەیە ئێمە هەلومەرجێکی نێودەوڵەتی و ئیقلیمی لە پێشمانە ئەگەر یارمەتیم بی ئەم مەسلەیە هەلومەرجی ئیقلیمی و نێودەوڵەتی و نێوخۆیی بۆ نەتەوەی بێدەوڵەت باسکەم و ئەمە یەکێکە لەو شتانەی کە با بڵێن لێ کۆڵیاران یان زانانی بواری نەتەواتی باسییان کردووە ئەڵێن نەتەوەی بێدەوڵەت سێگۆشەیەکی سێلا نایەکسانە سێگۆشەیەکی نایەکسانە هەر سێلاکەی نایەکسانە بێگومان هەر سێگۆشەکەشی نایەکسانە بێ باشە ئەم سێلایە لایەکیان هەلومەرجی نێودەوڵەتیە هەلومەرجی نێودەوڵەتی ئێستا تەمەشاکە بە قازانجی بزوتنەوەی کوردایەتیە بە قازانجی کووردە لە باکوورە لە ڕۆژئاوایە لە باشوورە احتیمالی هەیە بەم زوانە لە ڕۆژهەڵاتی ژوای لێبێ باشە ئەمە خاڵی دووەم دەوڵەتانی ئیقلیمیش دووەم خاڵی با بڵێن لای دووەم ئەو دەوڵەتەیە کە ئەو نەتەوەیە بەڕێوە بە یان ئەو نەتەوەیە لە دەوڵەتەکەی ئەواژی نەتەوەی سەردەست بڵێ نەتەوەی سەردەست یا دەوڵەتی سەردەستیش تا ڕادێک جۆرێک لە ئاعتراف و کرانەوەی کردووە لە سووریا وایە ئەوە لە باشووری لە عێراق وایە ئەوە تورکیاشیاتۆ سەر بۆیە ئەمەشمان لێبی نەچێت سێهەم ئەو هێزەی کە خۆت هێتا ڕم بێ پەکەکە یان کوردی باکوور لە هێزی وڵاتانی تر بەهێزتر بێ بۆچی لەبەرەوەی یەکدەستە بزوتنە ینی پەکەکە هێزێکی یەکدەستە و هێزی یەکەمە و باشە دیموگرافایەکی زۆری هەیە خەڵکێکی زۆری هەیە ڕوبەرێکی زۆری هەیە باشە لە بیریشمان نەچێت دەوڵەتی تورکیش لە حاڵەتێکە لا یحسەد عەلەیهی لە حاڵەتێکی باشانیە بۆیە هەموو ئەم شتانە قابلی ئەوەیە ئێمە لە بینی چەند کەوانەیەکە ناڵێ لە بینی دووکان لە بینی چەند کەوانەیەکە باسی بکەین کە ئەمانە هەر لە ئەگەرا ماونەتەوە و لە بیریشمان نەچێت دانووسان بە شێوەیەکی گشتی لەسەر ئەگەرەکانە زۆر باشە دکتۆر باسی ئەمریکات کرد پێتوانێت ئەمریکا خۆشی بەشێک بێ لەو با بڵێم پلانە لەو خطەیە کە ئەوێت تورکیا ئەم کارە بکات تەنانەت ئەڵەن خۆی با بڵێن کۆنگرەکەی پەکەکەی پاراستووە پێتوانێت ئەمە بەشێک بانگیان لە ساڵی 93ەوە پەکەکە هاتووەتە قەندیل هەموو دنیا چاوی لێیە دروستە؟ دەوڵەتی ئێران چاوی لێ دەوڵەتی عێراق چاوی لێ دەوڵەتی تورکیا چاوی لێ سووریا چاوی لێ هاوپەیمانان بە تایبەتی لە دوای نەوەیەکەوە پەیوەندیەکی زۆر گەورەیان لەگەڵ مەسەلەی کوردیا هەیە وایە؟ معلومە ئەمە هەلومەرجێکی نێودەوڵەتیە
یعنی ئێمە ئاگامان لێبێ ئەمە هەر فەلتەیەک نییە، یعنی حاڵەتێک نییە پەکەکە بە هەڵگەڕانەوەی خۆی بەهێزی خۆی بە توانای خۆی چوبێتە قەندیل. هەلومەرجێکی نێودەوڵەتی و ئیقلیمیە پەکەکەیان لە سووریا و هێناوەتە قەندیل. و ئەمە لە زۆر بزوتنەوەی دنیا کراوە، شتێکی سیر و عجایب نییە. دوایەوە هەر وازهێنان لە خەباتی جەگاریش ئەوە لە کۆنگرەی ئەفریقی وابوو، ئەوە لە کۆنگرەی هیندی وابوو، ئەوە لە ئێرلندا وابوو، ئەوە لە سریلانکا وابوو، لە زۆر لە پۆلۆنیا و لە زۆر وڵاتی دنیاوە بووە. بۆی ئێمە بە شێوەیەکی بابەتی باسی شتەکان بکەین. بە بڕوای من مەسلەی چەکدانانی پەکەکە، مەسلەی خۆڵۆشانەی پەکەکە بە شێوەی گشتی قازانجی زۆرترە تا زیان، بە شێوەی گشتی قازانجی زۆرتر. بەڵێ ئەگەر بەباشی بەڕێوە بچێت ڕم بێ ترسێک بەهابێ، ترسەکەوەی ئایا دەوڵەتی تورک ئەماکە؟ ئەگەر دەوڵەتی تورک ئەوە ناکە، بەڵام دەوڵەتی تورک دەوڵەتی تورکی جاران نییە، اقتصادەکەیدا ڕماوە، هاوپەیمانەکانی لی بێزارن، دۆستی لە دنیاە کەمە. ئەو تەجاوزانەی کە دەوڵەتی تورک لە ئیقلیمەکەی خۆیان لە هەرێمەکەی خۆیەکە لێ قبوڵ ناکرێ، لە بیرمان نەچێ. ئێستا ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێک چوونەتەوە ساڵی 23 و 24 قەرنی 20 کە ئەو تەجاوزە یان ئەو فراوان بوونەی تورکیا و ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە قبول ناکەن، یان ئەیانوێ بیان خەنەوە وڵاتەکانی خۆیان. یعنی با منم پرسیارە بکەم، ئەمەی کە ئێستا ئەکرێ ئێمە ئەزانین پەکەکە تەنیا حیزبێکی چەکدار نییە، ئایدۆلۆژیایەکە، با بڵێم ئیتیجاهەکە، ئاراستەیەکە، بزوتنەوەیکی جەماوەری بەهێزیشە. ئەمە بڵێم ئایا بە چەکدانان ئەم بزوتنەوە دەناوە چێت؟ ینی ڕۆحێک لەناو خەڵکی تورک کوردی باکوورە. سەرڕای جیاوازی من بەخۆم، سەرڕای جیاوازی بیر و باوەڕی خۆم لەگەڵ پەکەکە قەت نەمشاردوێتەوە، لەگەڵ خۆشیانوتمە، بەڵام ئەم بزوتنەوە جەماوەریە، خەڵکیە، کوردیە، باکووریە، ئەوەنگە بەهێزە بەمە لە ناو ناچێت. یەک شت بە ڕۆشنی باسکەین، ئەگەر لە حاڵێکە استراتیجی دوازەح بێ، استراتیجی پەکەکە لە دوای زیندانیکردنی ئاپۆوە ئەڵێ یەکێتی دیموکراتی وەنە دەوڵەتی دیموکراتی، چارەسەری دیموکراتی، یەکبوونی دیموکراتی، یەکبوونی دڵخوازانی دیموکراتی. ئەمە بەوا بێ کە خەباتی مەدەنی و جەماوەری و پەرلەمانی و سیاسی لەناو تورکیا بکە. دەریشکەوکە ئەو هەموو ئەو هێزەی کە لە قەندیل هەیەە جەنازەم زۆرەیەکەمە، پێشم وانێ زۆر بێ، بەڵام دەرکەوت لە بنبەست هەیە. بۆیە خۆیان نەزانن ئەم بارە لە کۆڵ خۆشیان نەکەنەوە، لە کۆڵ هەرێمی کوردستانی شێکن. ئەو باس هەرێمی کوردستان پێت وایە بۆ هەرێم قازانجیە بێ، یا چونکە چۆڵکردنی قەندیلیش خۆی بۆ خۆی کێشەیەک نابێت؟ ینی ئەم پرۆسەی ئاشتیە بەگشتی بۆ هەرێمی کوردستان، باشووری کوردستان تا چەند ئیجابیە، تا چەندیش بە شێوەیەکی گشتی ئەوەی سەرەتاکانمان باس بینیوە. مەسەلە بۆ نمونە وەفدی ئیمراڵی هاتوون بۆ هەرێمی کوردستان، وەنیە؟ لەگەڵ هەردوو حیزبی ڕئیسیە دانیشتنیان کردووە. ئەگەر دەوڵەتی تورکیا ڕێگەیان پێ نەدەخۆ نایەن. دروستە. بۆیە ئەمە دەلالەوەکە کە یەکێک لەو شەریکانەی ئەم ئاشتیە هەرێمی کوردستانە. بەهۆی ئەوانەوە تورکیا بۆتە مایە هەڕەشە لەسەر خەڵکی ئەو ناوچەیە. ئەمە ئەم بەهانەیە نامێنێ. مەحموود عەباس چاکی وت بە حەماس، وتیدا بەهانەکە ببڕن، ئەم بەهانە ببڕن. باشە، قسەیەکی تونگیشی کرد، بەهانەکە ببڕن. ئێمەش کە ئەم بەهانەیە نەمێنێ بۆ هەرێمی کوردستان و پەیوەندی ئێمە لەگەڵ تورکیا و لە بیریشمان نەچێ ئیبتیزازی ئێرانی و عێراقیش. باشە، ئەی چۆڵکردنی قەندیل ئەمەش ئەو پرسیار ئەوەی کەمە سیرکەم. لە سیاسەتا شتێکێک کە پێوترێ دەرەوەی دەسەڵات، بۆشایی دەسەڵات. ئەمەش دیسان بەڕێی من ئەبێ بە ئیتیفاقێکی نێودەوڵەتی و ئیقلیمی پڕکرێتەوە، نەک ئەو شوێنە بەجێ بهێڵڕێ بۆ هەر هێزێکی تر کە خۆی بچێ. بە بڕای من ئەمەیەکێکە لەو چارەسەرانە کە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان تیا بەشدار بێ. من دڵنیاشم هەرواژە بێ حکوومەتی هەرێمی کوردستان تیا بەشدار بێ. هێزانی تر چە مەسەلەن عێراقە، ئێرانە، چۆن نەبێت شتیوە بە دەرەجەی یەکەم تورکیایە، تورکیا هەرێمی کوردستانە، مەبەستم سنوورەکەیە. باشە، احتیمالی زۆرە ئەوەی کە بڕیاری کۆتاییەدا لە مەسەلەیە ئەمریکا هاوپەیمانەکانی بێ. ئەمە بڕیارەکە لای ئەوان چکە ئەوانی سەباڵە ئەمریکا بێ قاعدەیەک بۆ خۆی لێ دروستکە بە شێوەیەک لە شێوەکەن. من نازانم بەڕاستی، بەڵام من پێم وایە بە شێوەی گشتی ئەو شوێنە بەبێ ئیتیفاقێکی نێودەوڵەتی و ئیقلیمی و کوردیش هەرسێکیان ممکن نییە ئەوە وەختی خۆشی ئەو شوێنە بەم شێوەیە دەراوە بە پەکەکە.
بۆیە دیسان پڕکردنەوەی قەندیلیش دیسان ئەبێ بۆ شێوەیە بێ ئەمەش بە شێوەی گشتی لە قازانجی پرسی کووردە چکە پرسی کورد دێتە ڕۆژەوێکی پێشتر یعنی ئەچێتە هەلومەرجێکی باشتر بەعاملەیەکی ڕۆژانەی لەگەڵەکرێ من لەو بڕوایم ئەمانە ئەگەر بە باشی بەڕێوە بچێ ئەوەیە بەڵام هێشتا ئاستەنگی گەورە دەوڵەتی تورکایە مەبەستم حکوومەتی ئێستای تورکایە بۆیە ئەو هەر تعنوتێکی هەیە جۆرێک لە خۆبایی بوونی هەیە جۆرێک لە هینی هەیە من پێم وایە زیاتر ئەگەر قسەی بکەین ئیسرائیلەکان قسەیەکیان هەیە بە قەوە تاڵی سیاسەتەوە نێوترێ ئەوە کرێ وایە من پێم وایە ئەو نەتیجە ئەوەی کە ئەکرێ هیوادارین لە قازانجی مولای هیوادارین بە دڵی هەموو لایەوێ زۆر سپاس زۆر سپاس مامۆستا گیان بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵلقەیە تا ئەڵلقەیەکی تر و میوانێکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ